بەڵێ هەڵبەت ئێمە لە وێزێ گوندی وێزی سە بە خزای چۆمانین ئەم جێگای پێوترە گەلی تاتی شینوەرحاڵ ڕووداوەکە لەم جێگایەدا کە سەختێکی زۆری تیادا و لە ئێستا ئێمە 45 کارمەندمان لە شوێنی ڕووداون و ئێستا خەریکی پێشان و هەڵگرتن و گواستنەوەنی بەداخەوە ئەمڕۆ کە پێنجەمین ڕۆژە و سپاس و ستایشی ئەو خەڵکی ئەم ناوچەیەکەین لە هەموو بابەتێک کۆمەکمانەکە و ئەم ڕۆژ بەشێک لە هاوڵاتیان لەگەڵمانان ئاسان نییە کە بۆ جارێکەمە چیتە و جێگایانە کە ڕووداوێکی تایە کە شارەزای جوگرافیا و ناوچەیە نەبێ و ئێستا کاتژمێری 6 و 5 خولەکە ئێمە لە هەوڵیەوەین کە لاشی ئەورچەدا بەزێنین باوەڕم وایە کاتژمێرێکی پێچێت تا ئاگاتە لای شوێنی ئۆتۆمبیلەکان و بە ئومێدیەوەین کە بتوانین و دای بەزێنین و ڕادە سیلانی پەیوەندیداری بکەیت ئومێدی چانسێکی باش بۆ کارمەندەکانیشمە ئاسان نیە شوێنەکە و هەڵکەوتەی جوگرافیایی لەم جێگا بۆوێ 3 کیلۆمەتر و نیوەکە قورسی لاشەی ورچەکە سەختی ناوچەکە ئەو جێگای کە لێی کەوتووە بە برینداری دوای گیانی سپاردووە هەڵبەت ورچەکە گیانی بەبەرەوە نەماوە زیینو نییە بەڵام زیاتر لەو قورسایی بۆ دروست بووە بۆی ئەرکێکی ئاسانیە بەڵام ئێمە بە ڕێگەی هێزی خۆمانە و تەکنیکی نەوعیشەکانی خۆماناکەین نۆ تیممان لە ناو ڕووداوە 45 کارمەندمان ئێستا سەرقاڵی کارن